بینەرانی بەڕێزی خۆشەویستی کوردستان 24 لە هەرچوەیەکن خۆشحاڵم جارێکی دی لە ئەلقەی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبمەوە. دیارە هەرێمی کوردستان پێشتریش زۆر باز لەوە کراوە کە هەڕەشەی جددی لەسەر کیانی هەرێمی کوردستان هەبووە چ لە ناوەخۆ چ لە سەرئاستی وڵاتانی ئیقلیمی، بەڵام خۆشبەختانەوە ئێستا ئێمە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە نێو خەڵکو و لەسەر شەقامەکانی پایتەخت ئەم پرۆگرامە ڕیکۆرد دەکەین و پێشکەشی ئێوەی هێژا دەکەین. دەمەوێت پێتان بڵێن بۆ یەکەمین جارە بە شێوەیەکی ورد لە میدیای کوردیدا باس لە ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەیی دەکرێت بە میوانداریکردنی هێژایان کاک عەبدوڵڵا کوفلی شارەزا لە بواری ئاسایش، دکتۆرە نازدار عەلادین سەجادی ڕاوێژکاری دەستگای ڕوئەی بۆ پرسە استراتیژیەکان، کاک بارزان جەوهەر شارەزا لە بواری ئاسایش و مامۆستای زانکۆ. زۆر بەخێر بێن. کاک عەبدوڵڵا سەرەتا دێمە لای جەنابەت. ئێمە تازە باسم کرد هەڕەشەی زۆر جددی لەسەر هەرێمی کوردستان هەیە، بەڵام خۆشبەختانە سپاس بۆخواوە تا ئێمە لە کەشێکی ئارامدا سەرڕای بوونی ئەم هەموو هەڕەشەیە وە بەرنامە تۆمار دەکەین. پێم خۆشە بزانم هەبوونی ئەم سەقامگیری و ئاسایشە چی لە پشتەوە هەیە؟ ئایا چۆن ئەم ئەمن و ئاسایشە لە وڵاتە بەرقەرار دەکرێت؟ هەنگاوەکانی ئەو هەنگاوانەی کە لە پشتی پەردەوەن چین؟ دەستپێکی زۆر سپاس بوو هەوا بۆ vê derfetê daxwaza serkeftinê bû hewa dikim. Daxwazê dikim ev bername berdewam bin bû balavkirina rewşenbîriya emnî nav xelkê da. Emnahî êkî ji babetê zorê giring e ji ber ku girêday jîn û jiyara hemî xelkî ye li hemî ciha û li hemî dema. Ya xuya ye ku her ji kevin da mirovî hizir li hindê kiriye qadê çawa asayişa jiyana xwe dabîn kitin piştî dabînkirina xwarinê û vexwarinê. An ku dabînkirina asayişê, dabînkirina emnahiya jiyana mirovî li pileya duê têtin piştî xwarinê û vexwarinê. Ji ber vê çendê dibînin eger em berperê mêjûyê vekîn mirovî her ji kevin da hewla hindê daye asayişa xwe parêzitin. Lewma mihawle kiriye çite cihêt asê şikefta da bijîtin, bi xwe kelha ava kitin, bi şêweyekê kom bijîtin da ku asayişa xwe berqerar bikitin. Işlayekê dî ve mihawle kir ku çekekî bi destxwe bêxitin, çekî durist bike, çekekî seretayî ji dar û bera. Bû bi destveînana emnahiyê mirovî tenazil ji gelek mafên xwe kir. Da ku gel komalgehekê bijît û kom bijît da ku asayişa wî bête parastin. Ya xuya ye jî ku hemî ayîna ayînên asmanî et hemî pertûkên ayînî da giringiyeka mezin daye emnahiya mirovî. Belkû hijmartiya êkiş hokarên serekiyê berdewamiya jiyana mirovî li ser rî erdî. Ev emnahiya Evrûke Kurdistan xoşhalî ve ku têda bêguman jiyan çi tişta bê beramber nadite mirovî. Ev jiyana aram ew Evrûke xelkê me hemî serkirdayetiya siyasiya me wa Kurdistanî şanaziyê pêdkitin li cîhanê hemiyê ev e berhemê renc û xebat û zehmeta kûmeka mirova ye. Ev mirovê biryar day ku nav dezgehên emnahiyê da kar bikin. Biryar day ku tenazilêş hemî xweşî û nexweşiyê xwe bikin fîsebîl xelkê Kurdistanê yê aram bitin. Ew mirovên yê ku biryar dayîn ku şev û roj kar bikin wekû serbazên berze da ku ev xelke tena bijîtin. زۆر باشە دەستخۆش. دکتۆرە نازار لە دوای ساڵی 2023ەوە بە دیاریکراوی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز بینیمانە ڕۆژانە بەردەوام تەقینەوە کوشتن فراندن لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەبووە. بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان دەتوانم بڵێم بەو پێی کە ڕێژەیەکی زۆر ئاوارەی ئەم شارانە ئێستا لە کوردستان دەژین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. دلیلەکە بۆی کە ئارامی و ئاسایش لێرەیە بە بڕوای جەنابەت ئەو ئارامی و ئاسایشە
چۆن دابین کراوە چۆن سەرچاوی گرتووە جەنابەت وەکو پێم وابێ پسپۆرێتەکەشت هەر با بڵێن سکوێریتی ناشنڵ بەشێکە لە دکتۆراکەت ئەگەر بۆم باسکە پێشەکی سپاسدانەکەم و دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. مەسەلەی ئەمن و ئاسایش کارێکی ئاسان نییە، یعنی ئەمە خەمی هەموو حکومەت و دەوڵەتێکە بۆ دابینکردنی ئەمن و ئاسایشی وڵاتەکە کە هۆیەکی سەرەکی بوونی دەوڵەت ئەمن و ئاسایشە. ئەوەی لە عێراق ڕوویدا لە دوای 2023ەوە هەتا ئێستا بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان تقریبا ناتوانین بڵین وەزعی ئەمنی عێراق بە تەواوەتیش لەژا بوو لە دوای 2023ەوە بۆ ماوەیەکی یعنی ئەتوانین بڵین هەتا ئەم ماوەی ئاخیرانە تۆزێک ئارام بووەتەوە نەوعەن ما ئەو ئارامیەیش ئەگەڕێتەوە بۆ چەنەها هۆ نامەوێت بچمە ناو زۆر تەفاسیلیەوە چونکە مەسائلی سیاسیشی تایە و دەرەکی تایە و ناوخۆیی تایە، بەڵام ئەوەی زیاتر ئەتوانم لێرە باسی کەم هەرێمی کوردستانە کە توانێتی بەم بە درێژایی ئەو ماوەیە ئەم ئەمن و ئاسایشە ڕاگرێت بە شێوازێک یعنی بەڕاستی جێی سرنج و سرنجڕاکێش بوو لەو ماوەیە. ئەمەیش هەوڵێک و ماندووبوونێکی زۆری ویستووە شتەکە ئەوەنە ئاسان نییە چونکە تۆ مەترسیت زۆرە، مەترسی ناوخۆیی و مەترسی دەرەچیت هەیە ڕاگررتنی ئەم وەزعە بە شێوازێکی بەردەوام لە وەزعێکی ئارام کە ئەتوانم بڵێم ئارامترین ناوچەی عێراق خۆی هەرێمی کوردستانە. کارێکی وا ئاسان نییە، هەوڵەیەکی زۆری لە دوای هەیە، کارێکی زۆری بۆ کراوە، ئەمەش جگەلەوەی کە جێی دەستخۆشیە جێی سرنجە بۆ زۆربەی نووسەران و مامۆستایان کە خاستەن ئەوانەی لە بواری ئەکادیمین کە لەسەری لێکۆڵینەوە بکەنەوە بزانن چۆن توانیوێتی بەم ماوەیە نەکەوێتە ژێر ئەو بارە قورسەی کە هەموو عێراق تێیکەوت. طبعا ئەمە هۆیەکانیشی زۆرە چونکە یعنی ئەمن و ئاسایش ئەکەوێتەوە بابەتی ناوخۆیی و دەرەچی ئەکەوێتە بابەتی ئاسایشی نەتەوەی و ئاسایشی نیودەوڵەتی یەک بە یەک پەیوەندە، ناتوانانی جایکەیتەوە لەو دوانە. بەتاکید ئاسایشی نیشتیمانی ئاسایشی نەتەوەیی ئاسایشی وەک لە کوردەواری دەڵێ فەرع و فروعی زۆرە. کاک بارزان بە بڕای جەنابێت ئاسایشی نیشتیمانی چۆن دەپارێزرێت؟ ئایا بە فکر و هزری یان ڕەهەندێکی حیزبیانە یان نیشتیمان پەروەرانە؟ بەخۆی لە ڕاستیدا دروستبوونی خودی دەوڵەت یان سیستمی سیاسی بەرئەنجامی دۆزینەوەی ڕێگەچارەیەک بووە بۆ ئەو فەوزایە کە لە کۆمەلگا هەبووە بۆ دابینکردنی ئاسایش بووە تا هەدەفی دروستبوونی دەوڵەت لە سەرتاوە بۆ دابینکردنی ئاسایش بووە. سەبارەت بە ئاسایشی نیشتیمانی ئێمە دەزانین کە جیاوازی هەیە لەگەڵ ئاسایشی نەتەوەیی، بۆیە پاراستنی ئاسایشی نیشتیمانی پێویستی بە سیستمێکی سیاسی و کۆمەڵێک یەکەی سیاسی بەهێز هەیە لە وڵاتەکەدا و پەیوەندێکی توندوتۆڵ لە نێوان خەڵک و دەسەڵات و دابینکردنی پێداویستە سەرچەکانی خەڵک و نوێنەرەتیکردنیێکی ڕاستەقینەی سیستمی سیاسی یان ئەو پارتەی کە براوەی هەڵبژاردنەکانە و دەتوانێت دەسەڵات بەدەست بگرێت دەتوانێت پارێزگاری لە ئاسایشی نیشتیمانی ئەو شوێنە بکە. اینجا ئەوەی دیکە پەیوەندی بە کۆمەڵێک ینی ئەمە تەنیا پەیوەندی بە فاکتەری ناوخۆییەوە نییە بەڵکو پەیوەندی بە فاکتەری دەرەچیەوە هەیە. ینی ئێمە زۆر جار بیر دەکەینەوە کە بۆچی ئێمە لە ڕووی لە ئاسایشی ناوخۆ کاتێک کە سنوورەکان توندوتۆڵ دەکرێت و پەیوەندیشی باشە نێوان خەڵکو دەسەڵات هەیە ئەی هەڕەشەکانی دیکە چینە بێگومان هەڵکەوتەی جوگرافی زۆر گرینگە بە نسبەتی پاراستنی ئاسایشی نیشتیمانی. ئەو هەڵکەوتەی کە هەرێمی کوردستان هەیەی لە نێوان کۆمەڵێک وڵاتی دیموکراسی نییە، لە نێوان کۆمەڵێک وڵاتی سەقامگیر نییە و لە نێوان کۆمەڵێک وڵاتی هاوکار و هەماهەنگ نییە، بەڵکو لە نێوان کۆمەڵێک وڵاتی نەیار و کۆمەڵێک کێشەی ناخۆی وڵاتەکان زۆر جار کاریگەری دەبێت لەسەر تێکدانی ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی گرینگە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1992 دامەزراوەکانی کە بە جۆرەی ئەو یاسایە ناوخۆیانێک کە تەبیعەتێکی دەستوریان هەیە توانیوێتان پارێزگاری لە ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان بکەن و بەردەوامی پێ بدەن. بەڵێ کاک عەبدوڵڵا دەگەڕێمەوە لای جەنابەت. ئاسایشی نیشتیمانی یا ئاسایشی نەتەوەیی لە هەر وڵاتێکدا خاڵێکی جەوهەریە، خاڵێکی پێشەنگە. گوتمان هەڕەشەیەکی زۆر بەردەوام لەسەر ئەو ناوچەیە هەیە.
ئەگەر نمونەیەشی زۆر سادە و ساکارت بۆ بێنمەوە لە دەستپێکی شەڕی ئوکراینە و رووسیا هەر کاتێک بەرپرسانی رووسیا دەهاتن لە ناوەندە میدیاکان لە کەناڵە فەرمیەکانی وڵاتی رووسیا لێدوانێکیان هەڕەشە ئامێزیان دەدا خێرا ئەم وڵاتانەی لەسەر سنوور بوون هەمویان هێزەکانیان دەخستە حاڵەتی ئامادە باشیەوە بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان دووبارەی دەکەمەوە کە تاوەکو ئێستا هەڕەشەی جدی لەسەر ئەم ناوچەیە هەیە لە سنووریەکان هەندێک وڵاتانی ئیقلیمی هەیە بە ئاشکرات جایەتی دەکا دواتر چەند خولەکێکمان بینێ ینی 40 دقەیە کەمتر لە یەک کاتژمێر لەگەڵ هەندێک هێزی ناوخۆی عێراقی ئەم نێت و ئاسایشە ئەوە ئاسان و سادە و ساکارە کە ئێستا ئەوە من و تۆ بۆ خۆمان دانیشتوین زۆر بە ئاسانی سەبارەت پرسیارە جەنابەتە پرسیارێکە زۆرە مهمە ji ber ku herêma Kurdistanê Evrûket etnaf deverekê daye tu şîbê jî her çardewrê divê ne aram in. Ev ca parastina asayîşa herêmekê ku çardewrê tu hemî aram nebin karekê bisanahînî ne. Taybet hereşên û gefên metirsiyê ser asayîşa herêma Kurdistanê li vê du mahîkê zor zor zêdetir lê hatîne. Bû numune demê گروپا تیروریستیا داعش هێرش کردیا هەرێما کوردستانê û pêşmerge û hêzên emnî û xelkê Kurdistanê bersîngehwana girtî karekê bisanahî nebû ku asayîşa herêma Kurdistanê bête parastin. Rêya min nihêniya serkeftina parastina asayîşa herêma Kurdistanê ez çêm çend xaleka da behez bikim. Xala êkê ya ku em hemî pêk ve şanaziyê pê dikên ئەوە خەلکی کوردستانê ji ber ku çendîn cînûsayd û enfal û kêmyabaran û kuştin û xirabkirin dîtîne Evrûke ji xelkekê dî zêdetir cavêwana yê asayîşa herêma Kurdistanê. Xelkê Kurdistanê bêferq û cidahî herîkekê li cihê xwe xwe berpirsit zanitin ez berpirsim ji asayîşa evî welatî evî milletî. Lewma پەیوەندیەکە زۆر یا مکم ئەتناوبەرە خەلکی و دەستگەهێن ئەمنیەدا هەیە ji ber ku xelek wisa hesêb kitin ev dezgahên emnî yê hatîne diristkirin bû xizmetkirina ewanan peywendiyeka ya gelek ya pêz ya navbera wan her duka da çêbûyî ev e xala serkeftina ya nihêniya serkeftina parastina asayîşa herêma Kurdistanê ye. ji ber ku zor cara xelkekî biyanî wextê tête Kurdistanê dibînitin mesafat navbeyname û ji derê metirsiyê da çend deqîqeyekin sersorman bînin bêjin çawa asayîşa vî welatî tête parastin. Ev e xala êkê ye ku xelkê Kurdistanê hemî xwe berpirsit zanitin ji parastina asayîşa herêma Kurdistanê. Xalî dûm dekirê bîle. Xala duê ya ku min divêtin ez amaje pê bidim ev karmendên etnavan dezgahên emnî da kar dikin zor xemxorin zor dilsozin bi şev û roj xizmetê dikin wek serbazên berze بیرمان نەچێت لێرە بیرمان نەچێت خەڵکی هەرێمی کوردستانیش بە ڕێژەیەکی باش هاوکارن لەگەڵ هێزە ئەمنیەکان پێم وابێ بۆیە توانراوە کۆنتترۆلی ئەمنێت و ئاسایشە بکات. دواتر دەگەڕێم وڵات دکتۆرە نازدار لە هەرێمی کوردستان دەمەوێت لێت پرسیارکەم دەستگاکانی مێدیا بە تایبەتی لە کاتی جەنگ یان لە کاتی هەندێک ڕووداوی نەخوازرا و چەندە هۆکار بوون بۆی ئەمنێت و ئاسایشی ئەم وڵاتە بخەنە مەترسیەوە یان بە زانیاریدان یان لە کاتی ڕووداوەکان بە شێوەی ڕاستەوخۆ ڕووداوەکان دەگوازنەوە لە دەستگا میدیاکان ئایا زۆری و بۆری ئەو دەستگا میدیایانە هۆکارێک نەبوون بۆی ئەمنێت و ئاسایشی وڵات بخەنە مەترسیەوە. میدیا زۆر 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 لایەنێکی هەستیارە لە بوارەکانی کۆمەلگا و بە تایبەت لە کاتی جەنگدا یعنی تۆ ئەگەر لە جەنگدابی یان لە بارێکی نایاسایی ئاسایی بێت یان وەزعەکەت وەزعێکی نائارام بێ ڕۆڵی میدیا لەو بوارە زۆر هەستیارە بێ لەوانەیە بە دوولاوە بشکێتەوە یان بە باشە یان بە خراپە لە هەنێ وڵاتانی جیهانە بۆ نمونە ئەمریکا
قەدەغەیە بۆ هەموو کەناڵەکان بێن و ڕاستەوخۆ یاخود حتا ناڕاستەوخۆ زانیاری لەسەر بابەتی جەنگەکە بگوێزنەوە لەبەرەوەی ئەمە تەسیرێکی تەنها مێدیای فەرمی دەوڵەت بۆی هەیە پێم وابێ بەڵێ یان مێدیای فەرمی جەنگەکە بالضبط ئەوانە خۆیان دیاریەکەن چەند کەس بێت و چێ بێت و چ لایەنێک بێت یعنی هەموو کەناڵەکانیش نابن لەبەر ئەوەی زیاتر تەسیری لەسەر کۆمەڵایەتیە لەوانەیە تۆ زانیاریەک بجۆزیتەوە ئەو زانیاریە بنەمای نەبێ یاخود زانیاریەکە بە تەواوەتی ڕاز نەبێت دڵە ڕاوچەیەک دروستکەیت لەو حاڵەتە تۆ کۆمەلگاکەت ترسان یان تۆقاندت تەسیرێکی ناڕاستە و خۆی ئەبێت لەسەر ئەوەی نائارامیەک دروستکە فلەبەرەوە لایەنێکی زۆر هەستیارە و لە هەمان کاتیشە لایانی باشیشە بێ بۆ هاوکاری نەتەوە هاوکاری هێزی پێشمەرگە یان عسکەر یان هەموو لایەک بۆ ئەوەی زیاتر بتوانن پارێزی یعنی ئیشی خۆیان بکەن یاخود جەنگی خۆیان باشی بەرنەسەر ئەمانە ناڵێم هەمووی تەسیراتی دوولایانی هەیە زۆرە بێ بە وریایی مامەڵەی لەسەر بکرێ لە هەمان کاتیشە شتێکیش هەیە کە ڕاگەیاندن هەیە بۆ لایەنێک ئیشەکات کە بە زەرەری هەرێم بێت وڵات بێت یان بۆ لایەنێکی حزبی ئیش بکات ئەمە ڕۆڵێکی هەیە لێرە کە وەزعەکە زیاتر ئاڵۆزی بڵاوکاتەوە لەناو کۆمەڵگا لە ڕووی ئاسایشەوە ئەو لایەنانەی کە تۆ دێڵێ ئەو جۆرە دەستگا میدیانە پێ دوایە دەبێتەوە کارێک بۆ سەردانی مەترسی لە نێو کۆمەڵگا بێگومان چونکە تۆ مەسلەی ڕاگەیاندن ئەچێتە هەموو ماڵێک ئەچێتە بەردەستی هەموو کەسێک ئەگەر ماڵیش نەبێ بە مۆبایلت ئێستا لە سوشیال میدیا بالضبط فتۆ ئەمانە زۆر هەست یعنی زۆر مەترسیدارە تۆ ئەگەر نەزانیت یان سەیتەرت نەبێ لەسەر ئامنتو بالله دیموقراتیەتە بەڵام لە هەمان کاتیشە مەسلەی ئەمنی ئاسایشی هەموو وڵاتێکان هەموو پارچەیەک ئەمەکەوێتەوە سەر ئەستۆی لایانی پەیوەندیدار کە ئەوەی بە باشی ببینن ئەوە بکەن دەستخۆش کاک وارزان لە کاتی قەیران یان سەردانی جەنگ یان ڕوو بە ڕووبوونەوەیەک ئایا خەڵکی هەرێمی کوردستان مەترسی بەجددی وەردەگری بە بەراورد بەو وڵاتانی ئەوروپا بۆ نمونە تازە باسی جەنگی رووسیا و ئوکرانیا کرد ینی هەر لەگەڵ دەستپێکی شەڕەکە خەڵکی ئەوروپا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی وڵاتانی سەرسنوور ڕۆمانیا بولغاریا پۆلش هەمووی کەوتنە حاڵەتی ئامادە باشیەوە ئەوە سپاکیان خەڵکەکەش لە دڵە ڕاوچێ بوون بۆ نمونە ڕکلامیەوە دەکرا لەوانەیە غازی سروشتی وەک پێویست نەگاتە ئەوروپا لەوانەیە لەمە دووە کاریگەری هەبێ لەسەر سوتەمەنی ئیلا ئاخیری ئایا خەڵکی ئێمە ئەوەی کە تۆ پێم وابێ کتێبیشت نووسیوە لەسەر ئەم بوارە خەڵکی ئێمە ئەو مەترسیانە بەجددی وەردەگرێت بۆ خۆی سەرەتا من دەمێ بە دوو بەش وەڵامی پرسیارەکە بدەمەوە یەکەمیان ئەوەیە کە جیاوازی هەیە لە نێوان کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەرقی لەگەڵ کۆمەلگایەکی ئەوروپی بۆ کۆمەلگایەکی ئەوروپی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە کارەساتێک و تونند و تویژیەک و جەنگێکی بۆ شێوەی نەبینیوە کە ئێستا رووسیا بەرامبەریان دەکات بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەو چرکە ساتێک کە من قسەی تێدا دەکەم هەرێمی کوردستان بەرامبەر بە داعش و بەرامبەر بە حەشدی شعبی و بەرامبەر بە هێزەکانی ئێران و بەرامبەر بە هێزی تورکیا لە ئامادەباشیدا گوندەکان دەربەدەر دەبن ئەو حالەتەی من و تو قسەی تێدا دەکەین ئێستا ڕوبەڕووبوونەوەی نێوان هێزی پێشمەرگە و حەشدی شعبیە لە سنوورێکە کەواتە بڵێ بەڵام من دەمێ بڵم کە خەڵکی هەرێمی کوردستان توانای بەرگریکردنی زیاتری قەیرانەکانی هەیە ئەوە بەشی یەکەمی وەڵامەکە بڵێ با لێرە بوەستین پاکێجێکمان هەیە لەسەر ڕەوشی ئەمنی لە ئەوروپا و بە تایبەتی یان بە دیاریکراوی وڵاتانی ئەسکەندەنافیا کە هاوسنوورن لەگەڵ رووسیا گەراوکارانم ئاوارە هەورامی لە سویدۆ بۆی ئامادەکردین با بیبینین دواتر دەگەڕێینەوە لای ئێوە С праздником вас! С Днем Великой Победы! Ура! لە دوای هەڵگیرسانی شەڕی نێوان ئۆکراین و رووسیا هەر کاتێک بەرپرسانی مۆسکۆ لە میدیاکانیاندا پەیامێکی هەڕەشە ئامێز بڵاو ببێتەوە خێرا وڵاتانی ئەسکەندەنافیا و هاوسنوورانی رووسیا دەکەونە ئامادەباشی بۆ ماوەی چەندین مانگ هێزیان لەسەر سنوورەکان بڵاو دەکەنەوە.
هەڕەشە بۆ ئاسایشی نیشتیمانی تەنها لە جەنگ ناخۆی نابینێتەوە، بەڵکو ئاسایشی خۆراک، ئابووری کۆمەڵایەتی، پزیشکی، ئاو، ژینگە هەمووان بە هەند وەردەگیرێن، بۆیە وڵاتانی ناوچەکە بە چڕی چاودێری خاڵە سنووریەکانیان دەکەن. من ناو مەریوان محەممەد سلەمانە لە ئەنجومەنی وەزیرانی سوێدی وەکو سیکیوریتی کار دەکەم 11 ساڵە لێرە ئیش دەکەم لە ئەنجومەنی وەزیرانی سوێدی نابێ وزانیان تۆزت شتی حساس لێرە باسکەیت و بچێتە ناو مێدیاوە یا بچێتە ناو کەناڵەکانەوە لە ناو خۆمان نامێنێتەوە لەو بەشی هێنی مەجای سیکیوریتی ئەنجومەنی وەزیرانی سوێدی ئامێنێتەوە. جوڵاندن و ئامادەکردنی سوپا یا دەستگا ئەمنیەکان پێویستی بە خەرجکردنی داهاتێکی ئەجگار زۆرە، چ لە ڕووی دابینکردنی پێداویستی ناوەدە تایبەتمەندەکان یا پاراستنی هێزە مرۆیەکان، بۆیە سەقامگیری نیشتیمانی بە چەندین خۆناغی دژواردا تێپەڕ دەبێت. بینیوان کاک بارزان ئەجا ساتوانی جان بەڵێ دوو خاڵی زۆر گرنگەیە لە ئاسایشی نیشتیمانی سویدی. یەکەمیان ئەوەیە سوید ئێستا لەسەر هەمان ئەو میتۆدە زانستی کە لە بواری ئاسایش بەیاخی پێدەدرێت کە تەنیا ئاسایشی سەربازی نیە، ئاسایشی تەندروستی و پەروەردە و لایەنەکانی دیکە هەیە. سوید ئێستا فێری ئەوە بووە کە بایەخ بە بوارەکانی دیکەی پەروەردە بدا، بواری ژینگەی بدا، بواری تەندروستی بدا، بە پێش ئاسایشی سەربازی خست هەتا ئەو حالەتەی کە رووسیا هەڕەشەی لێ کرد. خاڵی دووەم بە نسبەتی سوید کە ئێمە پێویستە سوودی لێوەربگرین لە بۆ ئاسایشی نەتەوەی خۆمان. سوید ئێستا فێری ئەوە بووە کە کۆمەلگا ینی خێزانەکان کە کۆمەلگای سویدی پێکدێنن فێری ئەوەی کردووە کە چۆن لە کاتی هەڕەشەی ئاسایشی ئیداری قەیران بدەن و هاوکاری دەوڵەت بکەن. بەداخەوە لە لای ئێمە ینی جگە لە حیزبەکان و لایانی ئۆپۆزیسیۆن و هەندێک میدیای نابەرپرسیار کە ئێستا بەڕێستان باستان کرد لە کاتی جەنگەکان بە پێش هێزی نەیاردەکەوت و ترسی دەخستە دڵی خەڵک، بەشێک لە تاکەکان بەهۆی تووڕەییان لە کۆمەڵێک لە دامەزراوەکان وای کردووە کە هەمیشە بۆ خۆیان ببنە هەڕەشە لەسەر کۆمەلگای خۆیان، کە ئەمە بە پێچوانەوە لە سوید هاریکاری سیستمی سیاسی هەیە بۆ ئەوی کە هەڕەشەکانی ئاسایشی تێپەڕێن و قەیرانەکان چارەسەر بکەن. کاک عەبدوڵڵا ئێستا هەرێمی کوردستان بۆتە شوێنێکی تەواو لەبار بۆ ئەوەی وڵاتانی بیانی وڵاتانی ڕۆژاوا ئەم هەموو کونسولخانە و نوێنەرایەتیە و ئۆفیسی بازرگانی لێ دەکەنەوە. هەر بۆ نمونە ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خەریکی بنیادنان و دروستکردنی گەورەترین قونسولخانەیە لە سەراسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم پایتەختێکی ئێستا من تۆ لی دانیشتوین. گەشتۆتەوە ئاستی کە زۆر زۆر لەبار بێ بۆیە ئەوە ئەم وڵاتانە ڕووی تێکەن و ئەو نووسنگانە دەکەنەوە. Ez بسیارا برسوا جنابتا بدم پک آخفتن وزیر برگریا امریکا ماکن مارا کتاب خدا جوهر الامن داد بیجتن الامن هو التنمية انكو امناهي انكو جاشا بيدان فيش كفتن بيقومان افروكا امل كردستان بينين برهمي رنج وزحمتا برهمي دابين كرنا امناهي هرما كردستان هي ايكش مؤشرات عن نشانة برقرار بونا امناهي الهرما كردستان او همو افهمي نوێنەراتیت دەولەتن زلهێزە دەولەتن بیانین الهەرێما کوردستانê çi لەسەر ئاستێ قونسولیا بێت یان سەفارەتا بێت یان نوێنەراتیت bin nivêsînge bin ev nîşana hindê ye ku asayişa herêma Kurdistanê ya berqerar e û ev hûkarekê serekiye bû pitir زۆر زۆر جاریش کە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەتی لە بەغدا کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوودەدا بە تایبەتی بۆ وڵاتانی بیانی خێرا قونسولخانەکانیان دەگوازنەوە هەرێمی کوردستان ئەوەشمان بینی ئەوەژی نیشانە هەندێک و ئاسایشە هەرێما کوردستانی ئاسایشێکە دابینکریە گەف و مەترسیان سەر ئاسایشە هەرێما کوردستانی زیبزیت کارتیکردنێل سەر ناکن لەومە هەر جهەیەکێ ئەف قونسولیاتان ئەف نوێنەراتیە بکەونەت مەترسیەدا ئەکسەر دەبیرە هەندێکن و قونسولیاتت خوبینە هەرێما کوردستانی Ez maşerekê dî an jî nîşaneka dî bêjim ser hebûna an dabînkirina asayişa Herêma Kurdistanê ew e ku Herêma Kurdistanê her piştî sala notoduyê piştî Perleman û hikûmeta Herêma Kurdistanê hatîne duristkirin helbijartinê
ئێکی هاتی نەکردن 19 ساڵ 1992 بووە ئەگەر و خەلکێکی ئۆپۆسیسیۆن گەل ڕژێما عێراقێ قەستە هەرێما کوردستانی بکەش بەرک و جهەیەکی ئارام بوو هەروسا ژمارەیەکە زۆر یا ئاوارە و پەنابەرە هەر دەمێ ئاریشەیەک هەڕیدانێک چێت بتن قەستە هەرێما کوردستانت کرد ئەvە بخوب و مؤشرێکی دیە و ئاسایش هەرێما کوردستانی یا دابینکریە هەروسا مؤشرێکی دی ئەوە کو ئەوە ئەم بینین وەبەرهێنانەکە گەلەکە مازن یا تێتەکردن کۆمپانیێت بیانی یەتێن هەرێما کوردستانی تەمی بۆڕۆکارێکە بۆ بوونی نیشانە هەندەیە و ئاسایش هەرێما کوردستانی یا بەرقەرارە دکتۆرە ئێستا هەڕەشەی زۆر جدی لەسەر هەرێمی کوردستان ئەوەی من بەداچوونم بۆ کردووە مادەی هۆشبەر تۆپە لە دوای مادەی هۆشبەر با بڵێن سیخوڕی کردن کە بە هەموو لایەکەوە ئاوا خەریکن لە هەرێمی کوردستان بیانەوێ ناڕاستەوخۆ کاریگەریان هەبی لەسەر هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم هەموو هێزە بە بەراورد لەگەڵ ئێمە ئەو وڵاتانی ئیقلیمی و ئەو لایەن و ئەو جیهەتانی کە دەیانەوێت ئەو زەربە لە هەرێمی کوردستان بدەن کەچی لە بەرابەردا هەر توانراوە کۆنتترۆلی بکەن ئەتۆ خوێنەوەت بۆ ئەوە چییە؟ جارێ دەست خۆش بۆم پرسیارە چونکە بەڕاستی خۆی مەترسی زۆرە لەسەر مەسئلەی ئاسایشی بەڵام نییە ئاساشی ئاوە خۆراک زۆرن سروشتە ژینگەیە بڵێن ئاسارە شوێنەوارە بزەمی ئاسایشە خۆی هەموو مەترسیەک کە ڕاستەوخۆ تەسیری لەسەر بەهای کۆمەڵایەتی و بەهای ناو خودی وڵاتەکە بێت ئەمە بە مەترسێکی گەورە دانرێت مەسەلەی مادەی هۆشبەری مەترسەیەکی زۆر گەورەیە چونکە تۆ مشکلەکەت هەر جەنگ نییە و شەڕی سەر سنوورە و یاخود شەڕی نێوان دوو لایەنێک بێت مەسەلەی مادەی هۆشبەری مەسەلەیەکی زۆر مەترسیدارە کە ئێستا یەکێکە لەو چەکانەی کە زۆربەی وڵات بەکاریێنیە دش بە وڵاتێکیکە واتە ڕوخاننی بەهای کۆمەڵایەتیەکەی بەو بابەتە با من تۆزێک ڕوونکردنەوەیەک بدەم لەوە تا تێگەیشتێکی لەسەر بێ بۆ ئەمە مەترسیدارە ئێمە کە لە سەرەتای بنەمای چکە ئەوە چێتەوە سەر بابەتی ئەمنی ئابووری ئەبری اقتصادی لە هەموو پرۆژەیەکی جیهانە هەموو پرۆژەیەکی هەموو شوێنێکە لە بچووکەوە بێت هەتا گەورە دەست پێ بکە سووڕی چالاکیەکانی ئابووری هەموو پرۆژەیەک لە 4 فاکتەر دەست پێەکە یان پێکێت ڕێخستنە سەرمایەیە هێزی کارە لەگەڵ هەمووشی پێوەستە بە ئاسایشەوە خاڵکی کە باسی لەگەڵ ئەرز ئەمانە ئەچنە ناو پرۆژەوە داهاتیانە بێت هەتا چی دەرکات کاڵا ئەو کاڵایە ئەچێتەوە بۆ هاوڵاتیان کە بە کاربەر بەکارێنێت کە مادەی هۆشبەر کەوتە ناو ئەو مەوزوعەوە یەکێک لەو فاکتەرایانیان دوانی یان سیانی لە کارەکەون فاکتەری سەرەکیەکەیشی هێزی کارە چونکە تۆ ئەو مادەی هۆشبەریە بۆ کوێ ئەڕواتە ئەچێت بۆ چینێکی تایبەت کە خواروز تەمەن هەژدەیە ئەم چینە داهاتووی ملەتەکەتە داهاتووی نەتەوەکەتە ئەمانە یەک بێکارە بن لەبەرەوەی ئاگای لە خۆی نییە ئاگای لە وەزعی خۆی نییە دوو بارێکی قورسە خاتە سەر ماڵەوەیشی کە داهاتی پارەکەیشی ئەڕواتە سەر تەسیری مباشری لەسەر چییە لەسەر هەرێم یان وڵاتەکەتە بۆ داهاتی یعنی ناتجی قومی پێڵێن داهاتی نەتەوەیی گشتێکت کەمە بێتەوە لە بەرەوەی تۆ بەرهەمت نامێنێ ئەو لە هەمووی مهندپیریش تۆ ئەو کەسە ئەو کۆمەلگایە بەهای ناوخۆیەکەی و کۆمەڵایەتێکە تێکگا واتە مەترسیەکی گەورەیە ئەمە بۆ ناو خودی هەر وڵاتێک بێت ئەگەر بەراوردی ئێرە بکەم لەگەڵ بەغا یان ناوچەکانی تری عێراق ئەتوانم بڵێم ئەوانی تر گەیشتونەتە ئاستێکی لە کۆنتترۆل دەرچووە ناتوانن سەیتەرەی لەسەرکەن چەنەها ڕاگەیەندراوێک لەلایەنی مەسئولەکان لەسەروان دەرچوو لێرە لە هەرێمی کوردستان تقریباً دەتوانم ئەوەی کە دەیخوێن لە هەفتەیەکدا لە میدیاکاندا
بەلایانی کەمەوە 4-5 ڕۆژ هەواڵی گرتنی مادەی هۆشبەر هەیە لە خاڵە سنووریەکان لە ناو شار دەست خۆش بێ ڕۆڵی ڕاگەیاندن دێت سێر ئێستا ئەمە ڕۆلی ڕاگەیاندن لێرە کە ئەمە بڵاوە کاتۆ بزان چەند گرنگە یەک مەترسیە خاتە دڵی ئەو کەسانەی کە کار لەو بوارە ئەکەن دویش ئەمن و ئاسایش لە نێوان خەڵکە بڵاوە کاتەوە کە ئێمە چاومان کراوەیە و ئەمن و ئاسایشی هەرێم پارێزراوە دەستخۆش کاک بارزان ڕووداوەکانی جەنگی داعش یا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە بینیمان چی ڕوویدا یان چەندین ڕووداوی دیکە لە ڕابردوودا بەسەر ئەم هەرێمی کوردستان و بەسەر ئەم میلەتی بڵین کوردستانی میلەتی کوردستانی چووکە کە تۆ دەڵێ میلەتی کوردستانی هەموو پێگاتەوەکانیش دەگرێتەوە هەموو ئەوانەی لە ڕابردوودا بەسەرمان هاتووە ئەوە چ سڕێکە ئەم میلەتە هەر دەمێنێتەوە هەر بە پێوە دەمێنێتەوە بەرگەی هەر هەمووی دەگرێ و لە ڕووی ئەمنێت و ئاسایشەوە هەر لەسەر پێدەوەستێ تۆ بە تاکیت بەدواچوونت کردووە حکمەتی کۆنتترۆلکردنی ئەم ئارامی و ئاسایشە چییە؟ خاوەنددارێتی خاکە خاوەنددارێتی خاکە لە لێوان لەلایەن ئەو نەتەوەی کە وەکو ئۆفێرا بینگۆ پرۆفیسۆری جوولەکە کە باز لە مێژووی کورد دەکا یان کورد لە عێراق دەکا ینی ئەو خاکە چەند هزار ساڵ پێش زین و تاوەکو ئێستا ئەو نەتەوەی لەسەری ماوەتەوە و ئەو نەتەوەیە کللتور و عادات و تەقالید و وە کۆمەڵێک بنەمای دیکەی نەتەوەی هەبووە کە لە ئێستادا خاوەن کیانێکی سربەخۆیە نەتەوەکە دەیەوێت پارێزگاری لە ئاسایشی نەتەوەکە و ناسنامەی ئەو نەتەوەی بکە لەسەر ئەو خاکە و بەرپرسیارەتی هەڵگرتنە لەلایەن بەشێکی زۆری خەڵک و ئەو لایەنانەی کە جڵەوی دەسەڵاتیان لەدەستا ئەمانە هۆکار بوونە بۆ ئەوەی کە پارێزگاری لە خاچی هەرێمی کوردستان بکەن و من پێم وایە لە ڕاستیدا خاڵێکی پێشەوە کە باست کرد مەسلەی هەڕەشەکان ئێمە دوو جۆر هەڕەشەمان هەیە هەڕەشەی ناوخۆیمان هەیە هەڕەشەی دەرەچیمان هەیە بەڵێ هەڕەشە ناوخۆیەکان ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا من پێش مادەی هۆشبەر بخۆی لە بواری زانستی ئاسایشی بایەق بە پریۆریتی دەدەن پۆڵەندبەندی کامە هەڕەشە لە سەری هەمیانە من پێم وایە 10 هەڕەشە لە ناوخۆ هەیە و هەڕەشەی مادەی هۆشبەر ڕاستە لە هەمیان بەهێزترا ناوخۆ بێت بەڵێ هەڕەشە زۆرە زەوەندە بەڵێ چ لەسەر ئاسی ناخۆ چ لەسەر ئاسی دەرەوە وڵاتانی دراوسێش زۆر جار کار لەسەرەوە دەکەن کە گەلی کوردستان بچوو بکرێتەوە ینی وای دەردەخەن کە ناتوان ئیدارەی دەوڵەت بدەن ناتوان ئیدارەی حکوومەتی خۆیان بدەن ناتوان ئیدارەی میلەتەکەی خۆیان بدەن تۆ بۆوانە دەڵێ چی بۆ خۆی یەکێک لە فەلسفەی ئاسایش یان دابیکردنی ئاسایش لەلایەن دەوڵەت ئەوەیە هەمیشە پێیان وایە کە بەهێزبوونی ئاسایشی بەرامبەر لەسەر حیسابی ئاسایشی ئەوە یعنی بۆ نمونە بەهێزبوونی کیانی کوردی لە باشووری کوردستان یان لە ڕۆژئاوای کوردستان تورکیا پێی وایە لەسەر حیسابی ئاسایشی نەتەوەی تورکە بۆ نمونە بۆیە ئەمانە هەمیشە پێیان وایە کە ئەگەر کار بکرێ بۆ لەباربردننی ئەو بارە ئاسایشی کە لە ناوخۆی ئەو هەرێمەدا هەیە بە دروستکردنی ناکۆچەکان زاخکردنەوەی ناکۆچەکان لە لێوان لایەنە سیاسەکان و هەڕەشەی سنوورەکان و گەمارۆدانی ئابووری و دروستکردنی هاوپەیمانێتی لە نێوان خۆیاندا پێیان وایە لەمەدا سەرکەوتوو دەبن و پێیان وایە کە ڕووداوی 16 ئۆکتۆبەر یەکێک بۆ لە دەستکەوتەکانی ئەوان بۆ شکاندنی ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان کە نیوەی زیاتری خاچی هەرێمی کوردستان کەوتۆ ژێر کۆنتترۆلی خۆیان و ئەمە زەربەیەکی گەورەی لە ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان داوە کە تاوەکو ئێستاش ئێمە بازەکەی دەبینین لە بواری ئابووری لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتی لە بۆ ئاسایشی داهاتوشمان کێشەیە بەڕاستی ئەمە یعنی چونکە ئەمانە پێگەی خۆیان قایم کردو لەو شوێنانە و بۆتە هۆکاری گۆڕینی دیمۆگرافیای شوێنەکە و بۆتە هۆکاری گۆڕینی ناسنامەی نەتەوەی لەو شوێنانە بۆیە کاریگەری ئەو فاکتەرە دەرەچانە ڕۆڵی گەورەی هەبوو بەڵام من پێم وایە کە لە ڕووی دەرەوە گەورەترین هەڕەشە لەسەر ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان بریتە لە نەبوونی دەوڵەت چونکە کە تۆ دەوڵەتت هەبوو سنوورێکی جۆغرافیت هەیە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە دەپارێزرێ سووریا چەندی قەیرانی توش بووە دەوڵەتی عراقی لە وەختی داعش بەشێک لە 3 بەشی خاکەکەی کەوتە ژێر دەسەڵاتی داعش بەڵام وەکو دەوڵەت مایەوە و تەعاملی نێودەوڵەتی لەگەڵدا مایەوە بەرامبەر بە سووریا بەرامبەر بە وڵاتانی کە قەیرانیان نییە لیبیا بەرامبەر بە وڵاتانە هەمان شتە بەڵام بۆ هەرێمی کوردستان نەبوونی دەوڵەت وای کردووە کە هەمیشە کیانەکە لە ژێر مەترسی بێ لە ئاسی دەرەچی کاک عەبدوڵڵا خۆشویستنی نیشتیمان لەلایەن تاکەکانەوە چەندە هۆکارێکە یان
هاوکارێکە بۆ دەستگا ئەمنیەکان کە بتوانن وێکڕا هەمووی ئەو ئەمنێت و ئاسایشە بەرقەرار بکەن. پێشتر پێم گوتی زۆر جار من بەداچونم کردو دەستگا ئەمنیەکان دەڵێن هاوڵاتیان بەشێکی سەرەکی هاوکاریکردنەکانن بۆ دۆزینەوە یان ڕێگریکردن لە خوڵقانی هەر جۆرە ڕووداوێک و تاوانێکە گەڕ ڕوودا. دەستپێکا بەڕامەژی مە ئەشارەت پێدا و سامانێ هەرێ مەزن هۆکارێ سەرەکی بۆ پاراستنە ئاسایشە هەرێما کوردستانی خەلکی کوردستانی بخویە. ئەف خەلکە ئەوە یەک و gelek zehmet dîtî, gelek nexweşî dîtîn, evroke wextê bibînitin kiyanekê azatiyê hey dê wek û bîlbîlka çavê xutê xudan kitin. Dê çavê xudê tê û yê dê viyana wî bû welatê wî dê wel wî kitin ku yê hevkar bitin û hemahengiyeka baş hebitin gel dezgahê emnahiyê. Mavê borî da ev tişteyê hatiye selmandin ku hawlatî اتناف دەستگایت ئەمنایە دا پرەنسیپێک هەیە ئەدبێژتن هاوڵاتی زەڵامێ ئێکەیە بۆ پاراستنا ئێمناهیە هەر وڵاتێکی خەلکی کوردستانی ئەف دەورەیە دیتی پیشانازی و ئەموێت بێژین مەگوت هەر تاکێکی کوردستانێ چ ژن چ زەڵام چ بچیک چ ئەلجێ خو بەرپرست زانتن ji ber hindê evroke wekû dezgahê ragihandinê erkê xwe bila bizanin ku rêkên nîşa evî hawlatî bidin kadê çawa bê têtin dê asayîşa welatê xwe parêzetin. Herosa ser dezgahê emnayê jî pêtiviye bernamê baş danitin bû pêzkirina peywendiya xwe digel hawlatî çunku hawlat prensîpek heye nav karê emnî de ew e dibêjitin emnahî ji hawlatiye bû hawlatî. دەستخۆش دکتۆرە نازار بۆ پێی جەنابەت لە ئەوروپا ژیایی ساڵانێک نمونەیەکی زۆر سادەم هاتەوە بە پێش چاو ئێستا لە نێو بازاردا ئێمە لە نێو بازارین لە ئەوروپا زۆر جار ئەگەر پارە بگۆڕیتەوە لە بانکەکان کە لە شوێنە گشتەکان هەن ئەگەر $100 یان €100 دەربێنی پێم وابێ شوشەیەکی کۆنتترۆل کراوە پێم وابێ هەر گولە نەبڕیشە گولەش نایبڕێ ئیتر چەکمەجەیەکی ئەوە سەرۆژێری دەکەن $100 دانی ئەچێتە ژوورەوە و دوایی پارەکەت بۆ دەردێتەوە پاسپۆرتی دێ و دیکۆمنتێ لێرە لە کوردستان لە هەموو پارێزگاکان زۆر جار من دیومە بیانیەکان دێن ڤیددیۆیان کردو کە پارەی زۆر دەبینین لە ناوەڕاستی شارەکان ئاوا پارە بە گوژمەدانرا و پارە دەگۆڕدێتەوە ئەوە چی دەگەێنە لای تۆ ئەوە بۆیە پرسیارەتەوەکەم تۆ لە ئەوروپا ژیایی سیستەمی پارە گۆڕینەوە دیوە لەوێ بەڵێ طبعا ئەمە بەشێکی بچووکە ئەگەر باسی مەسەلەی نمونەیەکی زۆر سادەیە پێڵێتیەوە فەلەن لێرە زۆر بە ئارامی ئەتوانی ئەم شتانت یعنی ڕۆژانە کاری ڕۆژانت بەریتە سەر یەکێ لەو کارانەی کە مامەڵەکردن بە پارەیە ئەوە ئەمنێت و ئاسایش نییە بەڵێ بێگومان یعنی لەوە دڵنیاین کە ئێمە ئەمن و ئاسایش هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام لەگەڵ ئەوەیش یعنی بەراوردکردنی وەزعی ئێرە لەگەڵ ئەوروپایش بەراوردکردنیەکی ئاسان نییە چونکە تۆ لە ناوچەیەکە ئەژیت هەرچەند ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانیش ئاستی بەرز بێت مشکلەکە دەوروبەرەکەتە یعنی فعلەن تۆ لە ناوچەیەکە ئەژیت دەوروبەرەکەت بە کێشەیە بە شەڕە بە دابشکردنە نەک بەڵکو نەک بەس بەهێزی هەرێمی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەی نەما تەسیرات و ئیفەکتی دەرەکی نیودەوڵەتیشە جا تۆ وەرە لەو نێوانە بتوانیت ئەمە ڕاگری ئەمە جێ دەستخۆشیە چونکە تۆ لە ناوەڕاستی جەرگەی ئاگرەکەیت کە هیچ شوێنێک لەم دەوروبەرەکەت هەرکەو بە بەشی خۆی هەرکە و بەش بە حاڵی خۆی کێشەی خۆی هەیە ئیتر چ لە وڵاتە عەرەبیەکان بێ وڵاتی بەنداو بێ وڵاتەکانی دەوروبەرت بێ بە بێەوەی ناوی وڵاتەکانیش بێنین چ لە ناوخۆی وڵاتەکەی خۆتیش بێت یعنی هەرێمیش بەشێکە لە عێراق و عێراقیش خۆی وەزعی نائارامە فئەمە چی ئەگەیەنێت کە تۆ توانیوتە لەو ماوەیە ئەو ماوەیش من ناڵێم لە 2003 یان لە 99 من وا حساب یەکەم
ئەو شەڕ و ئەو خەباتەی کە کورد کردوویەتی بە درێژایی مێژوو کە با من نەچمە دوورەوە با 100 ساڵی ئاخیر باسکەم ئەم ماوەیە بۆ کورد بوو بە نمونەیەک لێی فێر بێت لە هەموو هەڵەکانی لە هەموو تەگەرەکانی لە هەموو ناخۆشیەکانی کە زاڵ بێ بەسەریا و فێر بێت بۆ داهاتوەکەی چی دانێ لەبەرەوە ئێمە ئەبینی فەرق و جیاوازیمان هەیە حتا لە چوار پارچەکەی کوردستانیش ئێمە ئەوەی بۆ خۆمانمان داناوە فەرقی هەیە لەگەڵ پارچەکانی تر ئەمە ناگەیەنێت کە ئێمە یەک نین ئەمە وا ئەگەیەنێت کە ئێمە فێر بووین و توانیمان بنەمایەکی تەواو بۆ ئێرەدانین لە ناوچەیەکی نائارام کە چاوی جیهانی لەسرە چاوی هەموو دنیای لەسرە ئەمە کارێکی ئاسان نییە ئاسانە کاک بارزان با بپرسم گەورەترین مەترسیەکانی گیان گەورەترین هەڕەشەکان چین لەسەر ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی ئێستا کە من تۆ گفتەوە گۆ دەکەین هەرە گەورەترینیان کامەیە بەڵێ لە بواری دەرەوە ئاسایشی دەرەوە هەڕەشەی دەرەچی نەبوونی دەوڵەتە چونکە ئەمە هەرێمی کوردستانی تووشی زۆر قەیرانی دارایی و علاقاتی سیاسی و علاقاتی دیبلۆماسی کردووە یەکێک لە فاکتەرەکانی بەهێزبوونی ئاسایشی هەرێمی کوردستان بەوەی هەماهەنگی نێوان خەڵک و دەسەڵات بووە بەڵام قەیرانەکان ئەو قەیرانانەی کە لە دەرەوە دروستکراوە بۆ هەرێمی کوردستان بێکاری یەکێک لە هەڕەشە گەورەکانی دیکەیە کە لە دوای 2011 کە دامەزراندن نەماوە زیاتر لە 300-400 هزار گەنج نەیتوانیوە ینی دەرفەتێک نەبووە بەهۆی قەیرانەکانەوە لە کەرتی تایبەت کاری ڕەخساندووە ئێمە یەک پرۆگرامی تایبەتمان لەسەر ئەم بێکاری وەلی کار و دەرفەتی ڕەخسانی کارە کردووە من دەچمە لای خەڵکێکی سادە کە ئێستا لێرە دەکەم بە میوانی بەرنامەکە و ئەم کاتت باش کوردی چۆنی ڕات چییە وەکو هاوڵاتیەک لەسەر ئەمنێت و ئاسایشی هەرێمی کوردستان بەگشتی سەرەتا بە خێراتی میوانە بەڕێزەکانتان دەکەم بۆ دەستخۆشی بۆ بەڕێزکەم تەوەرە جوانەی هەڵبژاردووە بەڕاستی تەوەرەی ئاسایشی گشتی تەوەرێکی زۆر جوانە من لە بیدایەتی بەرنامەکە جۆگرێ بووم بۆ چەند پرسیارێکم ئامادە کردو بۆ میوانە بەڕێزەکان یەکەم پرسیارم ئەوەیە ئایا ئاسایشی گشتی لەسەر چ بنەمایەک پێک دێ ئاسایشی گشتی لەسەر چ بنەمایەک پێک دێ ئەو بنەمانەی کە ئاسایشی گشتی پێکی دێنێ چییە دووەم پرسیارم ئایا ئاسایشی گشتی لە زۆربەی جارکە ببینین کە جەنگێک دەکەوێتە نێوان دوو وڵاتەوە ئاسایشی گشتی خۆی بەبەری دەکات لە وڵاتێک کە دژی نەتەوەی گرتوەکانە وەکو کێسە دەیبینین لە بینی جەنگی ئیسرائیل و حەماسە ئاسایش گشتی خۆی بێبەری کردووە سەبارەت بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکانیش کە باسی کرد پرسیارێکم لەسەر مادەی هۆشبەرەکانیش هەیە ئایا بەکارهێنانی مادەی هۆشبەر لەسەر چ بنەمایەکی ئاسایشی گشتی کار دەکات یعنی ئاسایشی گشتی کە دەزانێت مادەی هۆشبەر بەکاردێ ئەو وڵاتە بۆچی مەبەستێک بەکاری دێنێ ئایا وڵاتی دیش بەکاریدان وڵاتەکە خۆی لە زۆربەی وڵاتاندا باس کرا دکتۆرە باس بەس عەفو لە زۆربەی وڵاتاندا کە بۆ نمونەوە ئێستا وڵاتی ئێرانمانەیە کە بۆ خۆی مادەی هۆشبەر بڵاو دەکاتەوە بۆ ئەوەی گەنجەکانی بێبەری بێ لە ئەو ڕووداوە سیاسیانەیان ئەو ڕووداوانێک کە ڕوو دەدەن خۆیان بێبەری دەکەن بۆ بەکارهێنانی خافڵاندنێکە سپاس بۆ خوای گەورە هەرێمی کوردستان ینی بە تەواوەتی زۆربەی هاوڵاتیان بۆ خۆیان وشار بوونەتەوە کە لە خراپی بەکارهێنانی مادەی هۆشبەر سپاس بۆ کە بەشداروی لە بەرنامەکە زۆر سپاس کاک عەبدوڵڵا پرسیاری ئەوەی کرد کە ئاسایشی گشتی لەسەر چ بنەمایەک پێک دێت یعنی گشتگیرکردنی ئاسایشەکەی لا مەبەست بوو کاک سەین پاراستنە ئاسایشێ کۆمەکە بنەما هەنە بنەمایە هەی بنەمایە سروشتیە بنەمایە هەی بنەمایە سیاسیە یە ئابووریە یە جڤاکیە تەمان هەر ئێک ژڤاناژی پێتڤی ئەگەر بێژن ڕوونکردنەکە دیر و درێژە چه بنەمایە سروشتی بتن جغرافیا وێ دەڤەرێ بخۆڤەت گرتن مێژووە بخۆڤەت گرتن دیمۆغرافیاوێ بخۆڤەت گرتن جیوپۆلیتیکاوێ بخۆڤەت گرتن شلای ئابووری و بنەمای ئابووری ئاسایشە خوراکی ئاسایشە تەندروستی ئاسایشە کۆمەکە ئاسایشە بخۆڤەت گرتن بەس کورتی ئەس بێژم ئاسایش منظومەیەکە متەکاملە ئەگەر کارتیکردن لایەنێکی بوو کارتیکردنی هەمیەت کردن بۆ نمونە ئەس بێژم ئەگەر کارتیکردن
ئاسایشە تەندروستی هاتەکردن بێگومان کارتیکردنێل تەندروستیە یا لەشکری یا سیاسی یا ئابووری یا وڵاتی تکەن بۆ ئەس نمونەیەکە بوو فترە کۆرۆنا هاتی تەندروستیە خەلکی تێک چوو کەتت مەترسیەدا بۆ ئەگەر ئاسایشە یا وڵاتێکی کەتت مەترسیەدا ئاسایشە ئابووری کەتت مەترسیەدا چونکو کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنایوەل خەلکی کرد و بچنەت ماڵدا و نەدەرکەون و ئەوێژی ڤەرەژە خۆی بوو سەر ئەوێ ئەنکو ئەم بچین پاراستنە ئاسایشە یعنی کۆمەکە بنەمایەک هەبوو بنەمایەت هەین ئەف بنەمایەت و چی بێژیت نەگۆرن هەف پشکن هەمی جیهانێ زێدەتر جایەکی بۆ جایەکی دی ئەگەر جیوازیەک جیا بتن جیوازیەکە گەلک نابتن دکتۆرە هیچ لایەنێک هەیە وەکو گەنجە باسی کرد کە بە ئەنقەست بۆەوەی گەنجانی کۆمەڵگەکە بەرەو داتەپین و بەرەو ڕوخان و دەنی وەک بڵێ بیرۆکەیەکی سیاسی لە پشتەوە بێ کە مادەی هۆشبەر بڵاو بکەنەوە لەنێو ئەو کۆمەلگایانە بۆی دوور بن لە چاندنی تۆوی خۆشەویستی و هێزری نیشتیمانی لە نێو مۆخی گەنجاندا ئایا بیرۆکی سیاسی دەدواوەیە؟ بەڵێ بێگومان مەسلەی مادەی هۆشبەری چەکە بەکارە هێنرێت چ لەلایانی وڵاتی دوژمنەوە ئەویش ئاماژەی بەوەیدا لەوانەیە وڵاتەکە لەناو خودی وڵاتەکەی خۆی بڵاوی کاتەوە دژ بە گەنجەکانی هەردووچیان هەمان معناگەیەنێت تۆ ئەتەوێ بەهای ئەو کۆمەلگایە تێک بدەیت بە مەبەستێک ئایا مەبەستەکە هەردوو ئەگەڕێتەوە بۆ ئامانجی ئەو وڵاتە یەک ئامانجی سیاسی هەیە کە تۆ ئەگەر بۆ خودی وڵاتەکەی خۆی بێت ئێوێ گەنجەکانی خۆی بێدەسەڵات بێهێز و بێتوانابێ هەتا ئەو ئامانجە سیاسەکانی کە پرۆژەیەکی سیاسی بەدەستەوەی بەجێ بێنێ بەدەستی بێنێ و چ لە دەرەوەیش بەکاری بێنن هەمان شتە تێکدانی بەهای ئەو وڵاتە ئەگەر وڵاتێک خاستەن مەترسیدار بێ یاخود وڵاتێک بزانی یاخود هەرێمێک بزانی وا خەریکە دەرەکەوێت دیارە بێت نمونە ئەبێت و بە تایبەتیش لە وڵاتێک وەکو عێراق بەگشتی لە دوای 2023ەوە کەوت بە چەند قۆناغێک ئەو قۆناغانە هەر قۆناغێکی دیاریکراو بوو بۆ هەر ماوەیەکی دیاریکراو بوو لە هەر قۆناغێکی بەش بە حاڵی خۆی ناخۆشی خۆی تیابینیت یعنی بە عەرەبی پێڵێن ئەحداث متەساریعە شتەکە هەمووی بە دوای یەکەکەوت مەسەلەی مادەی هۆشبەری لە ناو کۆمەڵگایەکی وا کە ئیسراحەتێکی نەبینیوە لە ناو وەزعێکی سیاسیە سەقامگیری نەدیوە زۆر ئاساییە بڵاو مادام باسی عێراق و خواروی نیان ناوەڕاستی عێراقوان کرد پێم خۆش ئەگەر عەرەبێک لێرە هەبێ با عەرەبێک پرسیار لێ بکەم ئەکو واحد عەربی کەسێکی عەرەب لێرە هەیە تۆ ئێستا لە بازاری ئەو لێری بەڵێ دەیت و دەڕۆیت سەقامگیری و ئاسایش هەیە نا ئارامی و ئاسایش هەیە ئەی لەکوێ ئارامی نییە بردومانی دراوسەکان دراوسەکان بەڵێ سەقامگیری هەیە لە سەروی ئارامیەوەی زۆر باشە سپاس شکرا لێ پرسی ئەڵێ ڕۆکێت هەیە وتم لەکوێ لە ناو هەولێر تۆ لێرەی تیانە لە هەولێر هەیە بەڵام لە دراوسەکان مەبەستی وڵاتانی دراوسێک لەسەرەوە بابەتە ئێمە کە لە برادرانی عەرەبە پرسی نەبی ئایا هەیە یان نییە بزان ئەو یەکسەر ئەچێتە بابەتی مەترسیدارەکە ئەمەش مانای ئەمە چی ئەگەیەنێت ئەگەیەنێت کە ئارامی نەبووە کە ڕائەکا بۆ شوێنێکی ئارام ئەترسێ ئەو جێیە ئەو ناوچەی کە تیابێت تێک بچێ لەبەرەوە ئەمەیش بۆ ئێمە دەستکەوتێکە کە کوردستان ئەگەر بە خاڵێکی بچووک یان لەلایەک کە دەسەڵاتی تۆی تیانە بێت چ ئەوەی ئەو باسی کرد چ بەلایەکی کە بێت بەگشتی ئەمن و ئاسایشی وا دیارەکە هیچی کەی بەدەستەوە نەبوو بەس باسیەوەی کرد ئەمەش بۆ ئێمە ئەشکێتەوە شکر بۆ خوای گەورەکە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان پارێزراوە با دو هەمین پرسیار لە کاگوارزان بکەم کاگوارزان بمورە وەکو ئەکادیمیەک ئەمێ لێت بپرسم چ بەلایانی پەیوەندیدار دەڵێ
بۆ بەردەوامی ئەو ئەمنێت و ئاسایشە و چ داواکارێکیش لە وڵاتیان دەکەی بەرنامەکەم بەرەو کۆتا ڕۆیی ئەوە دەکەمە کۆتا پرسیارم وایە بە گرنگی دەزانم لە ئەو وەڵامی تۆ ببێتە کۆتایی بەرنامەکەم لە ڕاستیدا ئێمە پێویستمان بە مرکزێکی دراساتی ئاسایشی هەیە ئەوە لە هەموو وڵاتانی بەرپرسیار و وڵاتانی دیموکراسی پێشکەوتو هەیە بۆی ئێمە کە برینەکانی کۆمەلگا دیاری بکەین و هەڕەشەکانی ناوخۆی و هەڕەشەکانی دەرەکی دیاری بکەین و پۆڵەنبەندیان بکەین بزانین کامە هەڕەشە کامیان لە هەمان زیاترە و ئەو هەڕەشانی کە هەڕەشەی نێودەوڵەتی نە بتوانین هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی کۆمەلگای نێودەوڵەتی بکەین چوە کۆمەڵێک هەڕەشە هەیە لە تااقەتی هەرمی کوردستان بەدەرە بۆ منە هەڕەشەی ژینگەی و بە بیابانبوونی عراق و هەڕەشەی تەندروستی و ئەمانە پێویستیمان بە هەمانجی هەیە و لە ئاستی ناوخۆ پێویستیمان بە ئاشتەوایی نیشتیمانی هەیە بەڕاستی هاوڵاتیان دەڵی لەسەر تا سەرێرێمی من بە هاوڵاتیان دەڵێم کە ئێمە دەبێت جیاوازی لە نێوان دەوڵەت و حکوومەت بکەین لە نێوان وڵات و حکوومەت بکەین ینی ئەوەی کە ئێستا لە دەسەڵاتە بەماوەی 4 ساڵ دێو دەڕوا بەڵام ئەوەی دیکە ئێمە کە خاک و نیشتیمان هەمانە ئەمە مستەقڕ دەمێنێتەوە وە جێگیرە پێویستە ئێمە پارێزگاری لە ڕەهەندە نیشتیمانیەکان و نەتەوەیەکان و ناسنامەی نەتەوەی خۆمان بکەین ئەمە جیاوازە لەگەر دەسەڵاتی سیاسی کە بە شێوەیەکی کاتی لە گۆڕانکاریدا بەهۆی دەستا دەستکردنی دەسەڵات سپاس بۆ میوانەکانم کە لەم پرۆگرامە ئامادە بوون سپاس بۆ بینەر و بیسەری هێژای کوردستان 24 کە تاوەکو ئێستا بەردەوامون لەگەڵمان هەموو کاتان شاد